دفرمو سابر دفرمو يا أخوة بخير بيت فرمو بخير نيم وجهنم لو ينهاتي مدارشم السابر ورد دانشة وخسانة سيدك أخوة عفت كده ورد دانشة دانانشم هاتي مدوخ سلقب كم ببرم كل السابر تساوم وتوك تساوم قجوة تساوم كم دور دانشة قج دبتو قج نابتو في الخير وفي جهنم ندت ناسم ندم ناسي نبرا توم نبرا مني كل السابر وخسانة سيدك أو برا يقدركم أبينا أو براياتي بدستم بايا لأن ده كرام دروس بيتن قبول جناكم كسم مريق يسري سابر شم نار تكرتو لا ظالم ووسط زوهرة ترى ما عشان ترخينا يتشيع أمن حاشا منتونا كرديا حاشا 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 براي مني عشان شمليوك يا هالبرامي أما نزام شيطان ساوتي كوري كرديا شيطان وميتاني ناسم أو آخر جارة ساومان بيك بكويتوا هات شوي أراسي جنكي أخلاقي أو كرشتان تيك دايا زانا كلا زارك شريكة لقى أراسي بيدمس هردو تاو زردي نقاي كورم مامتا إيه كجام إيه نرقص دبلي دنقو باسد وسعد ترى أورو لو اشتشي هات يقصة كتبية أنا قدت ورد غلط نكذي وبي إيرا لو عنيت هلا ري ماري مبي أو تصن رجع فرهات اشتبه غدايا قد سرك اليوم ده أديوني السفين دوزاران هات أتو جداي سفينش جدايا على كل نواز لو اشتانا بينا جوابي فرهادي نبو تلفوني كرد قوتي يقدو رجت كديمو والله لو ظروف ناخوشي بغداي نبو بلان دي باشتر لوي وش خرشي لدايري وش دارو زكران بجي ما شاء الله هروا ما أبو تعليق خوتي ليدي أتو بمن بري أتو السفين وسعتان كوا لأخوي بزياد بيز عيب مانيا هيستان خرنا كرتوا مقصد تسيا مقصدم هيستان لرينيا لا والله بنا شكر نبي تسمع لريبي خواسي بوري تاندا بي من داري قلق ناخوشا نظم كودا حيانوا تبكي نمش حزمان لي وشي خواني دا بيم أنتيكيه تأست السفين كل سبري قرتيا ليدي نرقص خان بزام لي من هرناكي خو مقصدم أوانيا بس بيايو زماني 1000 بيتش بناي هيا سفين أمني خوش دوي هيس بيتسو بناشينيا خواب كم وبي أمن تاكيد دموايا بلا ما تبرو خمق لميردي خود بخو لو مردي من تسعي بيتي كومرك من دارم لو درست كرديا فقير حال دا ترسم وتبقي له إيش تسوي بغداد إلو إيش تسوى قابلة دي لو تسوى برو فريك وبزانة لبغداد صدقة أو تبراستي تا أري والله براستي ما أديتو نالي بيا وهزار بيتسو بنايه واخون ده شوية تيا نرقص هيت بروسكك لنا وسر ما أستايا هي سنينة باشا أمن درون دانيش تبوي خو حافظ بخيرتي خو حافظ بي خميدة ديمن أو حال يدك كتير تشيجم تشي داري هوايا بري والله زور بيدتشتن بس بيرتي تشيجم آخرته هي تلبيستيا نا والله بس لزيدو عالمي لو بس أو دست بغداد بوزعي دي عرشت شديد تو كتير دخير بريت تشيجم أتو بلاش لو خد أو هام الشواش كرديا أمن هيت ساق من يماموجن إسا دبي علاجكم هدي بكن يا ربي خوا زور شكر أو بلات بو توشمان بو أمن برام ماموجن لباتي خمكم لي بخون ببلاشم دادنين دورة تشيجم ولا بعدانشين تشيجي خوم أمن مقصدم أتونيا أتو صبرتي بقربا فرهاد لبغداد بقريتوا هنجينا بخبرتي دكاوين دوقسي لي دكاوين أدي كمام لتشي ما متسويتا سر لمولدي قرتي بدا صار أمبير مراتي شا دوقوا بي نادي زاري وقتي كهرباء والدي موالا خماس شد دبم كتير تيجي خوم دا صبرتها بي بس أتو بيمبري أو تشي ديتي وتشي قسي لو كردي كجالم ديتي أورو قساني لوم كرديا بخوا تيجي خوم فقير حالي أو كجالو بيرا بواردي هر ويستيتي مشوشت بكا هذا كجال لوم شوشم دكا بخوا تيجي مديارة زاني بتماين جنتي لو سفيني ترتيب كي بيدتي بران هيش قناعات من هاتيا چونك فرات زار اين اويني لبن سريا ده هستا تيجي برو كن مارو من دار كانت حتى ما من هاتي تو نا والله نارم تصاوري دكم هتدي تو ده هستا تيجي هستا أتو برو أمن لو خم بهيوري بما مدرم ما متعصبية إيويني أتو بيبري باشا درم بران لبيرنكي ها نفندي هر جاي اسمدي هر بخوي زرر دكا والله يا مغمل سود أخوي تنها لبوي نبيته يا ربي خوا رحمي بيبكا كاغ ماما أمن يكشته درم زور بأراسي خوشة لبرو زور بياوانه وعم دريش كي يا أخوة أتو بمبر إبراهيم أفندي هر وابا أسان دته وازا سابيري بلاد بيني والله كاغ ماما ست في بريم معقولة وازيد بينم بتم أو سوما لسر شيء يبدأ إيه بجي من دكا يهشتا الزوا زاري ما تشبا وزكا برك هيور بيتوا كاغ ماما أمن غبي أراسي ما
ئای ئاراس کوڕم کوتاوە لەگەڵ ئەو بابە زاڵمەی خوا فرسەتی بدە یاخوا ئەم پێم باشە ئەو بە مەوزوعی نەزانی وەڵام منیش مەحاوەڵم کردیە بە سیڤەرم گوتێ لەکن ئاراسی قسەی نەکاتم چاک دەکەی با خەمی پێ نەخواتن و با لەگەر باویشی نەکەوتە دەودەوانەی یا ڕەبی خوایە دوورمان کوێ لە مەشاکەی دنیایەکە ئامین یا ڕەب العالەمین یەکسەدە وەڵڵاهی ئیشەکی باشت نەکردیە ئەوە لە باتی دەستخۆشیم لێ بکەی سێمە تااقەتی ململانەی نێرگزمان نییە دەوەڵڵاهی لۆی بکری هەر قوتت دەدا ئەوە بەڕاستە وەڵڵاهی قۆڵی خۆمی لێ هەڵدەکەم هەم قەلب و بەدەنی دەشێنم ئەوکەم بە مناری سوێنێ فەرهاد لە بەغدایە بێتەوە ئەمن چی پێ برێم چی پێ بڵێ خۆت بە خەتی گیری دەبڵێ هەر ئاگاشم لێ مۆزۆی کچێ وا نابی کودەتانم خۆم لە جێریدا ئەوە فەرهادە فەرهاد بەخوای باشی دەناسم پێم باوەڕ ناکە کوڕە دەیەڵا دەی چەند ساڵە نێرگز هەنایمی خواردێ بامیش تۆڵی خۆمی لێ بکەمەوە کچێ پشتشکاندێ پشت دەوەڵڵاهی باوەڕ ناکە ئەو بەستە زمانە بە دوو ماچ کەس سابیتەوە سەفین ئەگەر داک و بابت گلیان لێ کردم نەچی پشتم تێ بکەی ها غەمت نەبی خوا کەریمە ئەتوو بەس دوعای بکە فەرهاد لە بەغدایە بە سەلامەتی بگەڕابایەوە بەدڵی تو دەبوو ئیشاڵە بە سەلامەتی دەگەڕێتەوە با سابیر هاست ولو هم شاوشی كرة تازه بقيمة التلفوني كر بخو بس ولا مركز شرطة خانة جيرايا لو جيرايا خو حادثة وما تصير يصرون لدا بقصي خوي دري هيت سمنا كدي هر مفرزة شرطة ران لقرتي وقرتي يانو برديتيان دەزانی چیا بەخۆت خێراکە زوو بڕۆ بزانە مەسەلەکە چییە ئەگەر دوور و قۆر بوو یان مەسەلەکی زۆر گەورە بوو ئەوە زوو خەبەرم بدێ ئەگە نا بخۆم تەدەخل دەکەم باشە بەسەر چاو هەر ئێستا دەتوو بڕۆ ئەم جووا تەلەفۆن لە بۆ ڕزگاری محامی دەکەم باشە بەسەر چاو بە زوو خەبەرەکەم لۆ بینەوە باشە کاک سابیر ئەم ڕۆیشتم بەخێر والله بابا بزم ما ابو اما يلا سفيني يقطعك يجيني لو بيني فرحة فهمت وش او بزمك والله نێرگزی ببینی کاپری پێم سوورمان دەبێت باشا دەرێم ئەتوو بری وەبی ناوەڵا وەنیە فەرهاد ئیژنێ نییە والله بريم تسن فرحة اللي يجي ئەگەر وەبایە دەبواە مانجێ بەلانی کەم دوو جار سەفەری بەردای بکردایە ايه كسي باشا عاد زايد ادي نيرقص او قصيله كينا ها کەژار تەشقەرەی پێدەکا ئەتو نازانی هەوجیان کەیفیان پێگنایە ئەوەندە شوەیە بەڵام دەترسێم ئەو نێرگزە شتە چی بکە شتی کوون کچە بێ عەقڵە تەنەکە نەفتەکی بە خۆی دابکە و خۆی بسوێنێ ئەو زەمە چ بکەی ئەی ڕۆپیاوکە نێرگز کوشتی وا دەکا هەستا هەتە زووە بڕۆ سەرەکی لێدە بیان هینێر ئەگە تااقەتیان هەبوو با مندارەکان لێرە بن هەتە فەرهاد دێتەوە ئەوکە فەرهادە فەندی بێ ئەو سەفەرە چ بوو کردن لە وەختەی هەلێگە ڕخەم و خەفەتی منداران هەر لۆمەیە ئەولادی ئەو زەمانەی چەند بە ئازار دوعایە بکە بە سەلامەتی بگەڕێنەوە اللهم آمين يا ربي خدايا من ظالم ومن دار جميع أمة محمد لقضاء ولا مصيبة الدنيا باريس الله آمين قربانەتم تاکیدی بەرە تاکیدی بە پیکاوەکەش دزیکە کرد بەزە و پیکابەی شەریکەیە سایب شەریکەش پێویستی بۆ شتانە نییە سایقەکەش ڕێ گوتیا بەرام دەمانێت تاکید بکەین کە لەو تاریخی دزەکە کرا پیکەوەکە لەدەست چێ بووە باش ئەمگۆکو دەزانەوە پیکابە بووە جیرانی خانەکەی شی لێکردی و ڕقەمی پیکاوەکەی گرتی و دایتەوە باشە نەیوەتێ چەند کەسم با گوتی دوو کەس بووینە باشە ناکرێەوە سایقەی بەردەن هەتا خەبەرەشی دەدەمە مەحامێکی سایب شەریکەی دێ نەخێر ناتوانین بریدین ئەمە تەحقیقاتی خۆمان تەواو دەکەین و دەیکەین کتاب پاشان دەیلێنێ بەردەست حاکم و ئەویش بڕیاری خۆیدا بەنسبەت پیکاوەکەش جار لایمە حەز دەبێ باشە مادام وەیەم دەچم خەبەرەشی کاک سابیری سایب شەریکە دەدەم هاتوو بەم برێت چەند وەزەفتانە شەریکەی هەیە هەژنۆیەکن بەس لۆ دەپرسی ئەو کابرای خەبەر لادن چای زەکان دەناسی ئەمەش لەو مۆزوعی کتابەش دەکەین بەرچێنە لێرە ئامادە باشە بە ڕوخسەت دەم دەچم خەبەرەشی کاک سابیری دەدەم بڕخوالێ ئەتوو پێویست ناکە لە سیڤەری پرسی ئەمەیان زۆر لە سیڤەری ڕازینە خوا کار ڕاست بینێ وەستا جەواب هەندەش خەمێ لە سابیری برات مەخۆ خوا ئەفکات بە خۆت نەخۆشی کو غەمی لێ نەخۆم وەستا جەواب کوێ شەرمەزارە دنیا و قیامەتی کردیمە چاوەکەم دوژمنش شەرمەزاربی خوا هیدایەتی دەدا ئیشەڵڵا دەزانم بەرام دەسەرات چییە بە خودای لەبەرەوەی نەخۆشی خۆم لێ بیکردێ وەڵڵا ئەوجا ئەمن هەردەسم چه خزمەتەکە نییە لە حیفزی خوای دابێ بەس چاوەکەم وەستا جەواب زۆر ئاگە لە سیڤەری بێ وافکە خەمی سیڤەرت نەبی ئەمن سیڤەری وەکی براگەچکە چخەوتم شارەکە خوا برا لێنەسێنێ خوات لەگەر بەخێرچی یاخوا بەخێر سەرهەلو چاوە کچێ چیژی خۆم دەبەستە واز لەو فکر و خەیارانە بینە درم داناکەوێتە فەرهاد نێتەوە یا ڕەبی خوا زۆر شکر تووشی چ بووی حەقی خۆتە ئەتو فەرهادی وچی من ناناسی چیژی خۆم
هەستە شەیتانی بەرنەعلەتکە ئەوە کەرستەی دۆربەم کڕیە و دۆربەکەی دەردەینین و پێکەوە دەیپێچینەوە نانینی و ڕۆیش لە مارێمە بخۆ درم گیرایە مامۆژن نە دۆرمەم پێدەپێچرێتەوە نە نانیشم پێدەخورێ کچێ چیژی خۆم دە سەڵەواتە چی لێدا ئەتو لۆ گۆڕێ دڵی خۆدە و هامشەوەش کردیا لەو گۆڕی نییە درم خەبەریدایە کچێ چیژی خۆم ئەتو لۆ خۆش باوڕ و فەقیر و بەستە زمانی بە پیارە ئاوەچی دەکەویە مەلا بابا کو ئەوی شت کردیە دەی بزانن نسحەت شم ناکەی نا بابا حدم نییە ئەو شتانە لە من ناوەشێتەوە بەس بە خۆ دەزانی مام کابراایکی نەخۆشە هیەوەی نییە هەڵ لەگەر کردوە نەخۆش نییە جەهەنەم با پێت برێم ئەگەر ئەمن مردم و شاردرامەوە مامی شت لە پاشە من مرد لە تەنیشتە من نەیشارنەوە دەمەوێت لە قەبریش لێی بەدوور بم کەسیش نا برای مەفەندی بوویتە برای من ئەم بڕۆم لە هەموو شتێکی باشترە تااقەتی ئەو شتانەم نییە ئەوجا دەڕۆی چێوە دەچیت جەناب باشترە لەوەی لێرە لە خەم و خەفەتی داوم دەی بڕۆ سەر هەرگرا کورە تو لەو نێشت خۆر ناینەوە سەر خۆت ئەتو چی شتێ لەو مامە توڕەهاتت نازانم لەو دنیای کو جوابی ئەو خوای دەدەیەوە ئەو قسانە لەگە من مەکە چیدی ئەو مۆزوعانە لەگە من مەکەوە دەنا حسێبەکی دیکەت لەگە دەکەم ێ بابا ئەوکە چ لێکەم دەبی ئەگە ئەو تاقە برای خۆت خۆش بێ 100 جارم پێگوتی ئەوە برانیە ئەوە برایە ئەم بڕۆم باشترە تااقەتی خەم و خەفەتی توم نییە ئارەس ئای هیچ بۆچی بێقیمەت هیچمان پێ ناوێت ئەتۆ بڕۆ لاسپاس هەرێم دەزانێ وەزەکە زۆر باش نییە لۆ چ بووە سێ ئەوانە مەڕم لە پیستی گورجی دانا کورەوە تو تێک چووی ئەمن دەلێن چێ ئەتۆ دەڵێت چێ باشە عەلا کولین ئەمن دەڕۆم سەرەکی لە کەیفی دەمزام ئەو چ دەلێت باشە زوو بڕۆ بزانش بە خەبەرش ناکەوم باشە کوڕم ئەتو ئەگەر بچوبایە شەریکەی لەگەر فەرهادوان ئیشم کردبایە لۆ تو باشتر نەبوو ناوەڵە مامە پێم باشتر نەبوو بزانی لۆ ڕاستیەکەی ئەم زۆر بەشکم لە ئیشەکانی سابیری ئەوجا کوڕی خۆم ئەتو چیشت لەو بینەوە بەردەوە حەقت لەوان نەبێ ئەتو ئیشی خۆت چ بوو لە خۆت دەکرد و بەڕێ دەکرد و خلاصم بڕاوە زەحمەتە مامە زۆر زەحمەتە ئەمن ناتانم لەگەر ئەو نوعانە ئیدارە بکەم باشە کوڕم ئەوەندە سارەی ئەتو لە دائیرەی چت بە چ کردیا ناوەڵە مامە هیچم بە هیچ نەکرد ئێ باشە هەوکە ئەوەندە سارەی ئەو بی سارەی ئەتو لە دائیرەی بووی ئەگەر ئیششتکەت بکردوایە بە عەقڵێکی باشتر نەبوو بەرەوەڵە مامە زۆر باشتر بوو بەران چ بکەم ئێستا پاش 20 سارم چم واز لە دایرەی بینم ئەوە دەبی وەڵاهی خۆ ئەوەندە شوەیە بەخوای کوڕم ئەمنش وەشت و ئەو سابیرم باش ناکەوێتە دری ئەو زالمە حتا بری بێڕەحمە لۆچمە مامە تو ئەو سابیری دەناسی بەخوای کوڕم باشی ناناسم ئەمما برایەکی هەیە برای مەفەندی ئەوە برادەرێکی قەدیم و کۆنمە ئەوی پاش دەرەسم والله مامە مشتەشی و هاشم جۆلێ بووە بەس درێن هەر حاشای لێ کردیەوە کابرایە هەر حاشا واللهی ئەگە برای مەفەندی دەبینی بەستە زمانەی خدا دەزانێت چییە کافر پێ بسلمان دەبیتن لەبەر ئازاری پشتی وا لە مارێکەتی باشە مامە یعنی سابیر هەر خۆشی تێناگەینیتن لۆچمە بەو گەڕە چیدا دەچی کە ماری برای مەفەندی لێیە واللهی مامە ئەم شتێکم لەو مۆزوعی دەزانی بەرام نەمدەزانی ئەو کابرایە ئەو دەبێ ڕەحمەتە ئەو دەرەزی ڕچی لە برای خۆی دەبتەوە کوڕم هەر دوعای بکە خوا کەس ڕەزیل نەکا باشە ماوە کە ئەتوو دەزانی سابیر ئەو نەوع پیاوەیە کو تەکلیفم لێ دەکەی بچم لە شەریکەی لە کنیش بکەم واللهی خۆ ئەوەندە شوەیە ئاراس کوڕم پێویستی بۆ بۆزمە ڕزمانی نەدەکرد ئەو شەڕە لۆ لەگە بابت کرد چاوەکەم مامە کو پێویست نەدەکرد دەزانی بام ئیشەش چەند غەلەتی کردێ لەگەڵەنگۆ ئاراس هەر گوێش مەدەی بڕواتە بێ مەخەمی تومان بەخوای وا بزانم ئەم ماری بابم بەجێ بێنم ئەوێن دەری بەجێ بێنم لە هەموو شتێکی لە بۆم باشترە ئەوە جێرەش ماری خۆتە خوا بکەمەوە بەمە ڕازی بی ئەمە تو لەسەر چای خۆمان دادنێ کوڕم ئاراس فکر لە شتانە مەکەوە ئەمە بەڕاستی ئەوە ژیان نییەم تێدامە کورە کوڕم دەزانم ئەگەر تو بابت بەجێ بێرینە والله وبالله کەم بە شیرین و بە ئومێدی بابت دەینەوە سەر سازی عەلی مەسیبەتی ئەوەل و ئاخیری مارێمە ئەو شیرین و ئومێدەیە والله نازانم ئەو هەرچی و پەرسیانە چ بوو لەمە پیا بوو بابت لە ئەوەل و لە ئاخری لەگەڵ ئەسنافایە هەستا و دانیشتیە سوخەتی وان نەرگدێ کوڕم بابا ئەمە تاکەینە تەمەشا ئاراز بکەین لەو حەزابی دابینی دەبات چارێک بکەین کوڕم چەند ستێری دێن دەبام ناسام چ بکەم خەریکە شێت بم چێوە بچم دەهینمە ئێرە پەشیمانم
لەبەر ئەوەی ئەو مڵک و سامانت لەوێ لە دەست دەچیتن نازانین چ بکەین. وەڵی مامە چونکە بابم ئەو نەوعەیە هیچ کەیفم بەو ملک و سامانەی نایە هەوڵ دەزانم خۆر و زوبرە. چییە ئومێد تەواو نیت؟ ئەمن نایچم نییە. چۆن هیچ نییە؟ ئەو نیە سوور هەڵگەڵاوی؟ نابابە هەر بخۆم سوورەمە. ئەگەر ئیشێکی خراپت کردو پێم بڵێ با زوو فریات بکەوم. نابابە نا هیچم نییە هیچم نەکردیە. هەرچەند تەماشات دەکەم بەزمێکت دروست کردووە. ئەم بڕۆم باشترە بڕک مەشغوڵم ئیشم هەیە. جەناب چێوە؟ دەڕۆم مەمنوعە؟ بە پێشم کەوە لەو مەرکەز شورتەی. مەرکەز شورتە؟ لەو چ بووە؟ چێ سوارەوە چی بووە؟ نازانی چ بووە بە سیارە شەریکەی دزیە کرایە. زانیم ئەو سەرسەریەشێکی کردووە با تەلەفۆنی بۆ سابیر بکەم. جارێ وەختی وە نییە بزانین وەزعەکە چی لێ دێ؟ بە پێشم کەوە دێ؟ ئەو کە چیزم پێم نادێ بەلاس لۆ خۆت مشەوەش کردیە. بەلاشی چ و حاری چ داخۆ لە بەغدایە خەریکی چکەین و بینە چیە؟ لا حول ولا قوة إلا بالله بس بمزانی باید چی ئەو فکر خارەین لە مێشتی نایی. کەژاڵ پێی گوتم ئەیش داخۆ جێی لەنگۆ بووە. کەژاڵ باشە ئەو خەبەرەی لە چی کچم والله لەمەی جۆ لێ نەبووە تو لۆ هەندە لەمە بەشی. ئەی چ بکەم چارم چییە؟ کچێ خانم ها بارم چ دەوێت؟ وەرە دانیشە وەرە بە من بلێ کەژاڵ خان ئەو قسەی لە چێ هینایە گوایە فەرهاد لە بەغدایە ژنی هینابی ها؟ وەڵڵاهی من ئاگام لە چ نییە و نازانم. ئاگات دێنیە؟ یان دەترسێم ئەوەش لە بن سەری تووبی. دەی دیستان بزانێ ئەو جارەش لە نامۆزوع عومەر نادەیەوە؟ هەو کە دەبی کەژاڵ و سەفین بێمێ ئێرە بزانم ئەو قسەی لە چێ هاتیە. ماما دەرم لێ تەکسێکی نەگرین و بچین. الله ئەکبەر ئەو ژنە لەسەر ئاو ئاگرێ کچم دە سەبرت هەبی؟ ئێخوا ناحەقی نییە نا دەزانی ژن بەسەر هینان چەند ناخۆشە بەخوا ببری باشتر نەوەکو ژنت بەسەر بێ. ئۆ ئازارەکانتان چەند زۆرە. دانا حەزت نەبووە؟ کورە تۆ چ دەکەی لێرە؟ لۆ دەتەوێت لە چێ بم؟ لۆ لە چێ شەریکەی ها؟ دەچم ئەکە دەمەشکە دەچم. کورەوە نیوڕانە کەی نەدەچی؟ هاتوو خۆت مشۆش مەکە خوا عەفتەوە دەچم. ئەتۆ بڕۆ دەچم بە خەڵاتێ لە دەستەوەی. ماما دەواز لەوی بینە تو مشکلێ من حەکە. لا حول ولا قوة إلا بالله أتبروني كل دس آزاري وأنا مردم. باشا تكن زنابي معاون والله أنا فراني جيران دزكانينا إلا قبل كبكين ويان دزيو دزكان بيكريو باشا دادريتو زنابي معاون بروان هاكم شركة اشتوابكا شركة زور مزبوطة أجر شتى واجر بدا أو خبري شرطي دا أجداري عندك هاتوا باشا بيزقلنا فرنا كسرنا ما الشركة يبينها الجزيرة نازم أجر سوارش تجلي بزاني هەرێم مایە بە بەدەستم نەکرد لەگە خۆم بینم. کاکە هەتا ئەویژنەی لەمە ناتوانێت ئەو سایقۆ پیکاوی بەردەین. بڕۆن بینن ئەگەر نەشات ئەمە ئەو وەختی ئەمە قەزیلو دەردەبێت. ناجنای ماون پێویست ناکە ئاسانە بە خۆم دەهین. باشە چ بکەین؟ نازانم. ئەمیش ڕۆنە چیمە شەریکە لەبەر ئەو مۆزوعی. پێم باشە ماوە چەند خۆم بشارمەوە. ئەدی ئەمە چ بکەم؟ وڵا نازانم توش ماوە چ خۆت بشارەوە؟ فەرهادی براشم نهاتەوە چارەکمان لێ بکەم. ئەدی چێوە چووە؟ چوویتە بەغدایە. يعني هازوناتها او رص باش بدي هذا كيف يقرب هاي بسهله كو سهله ايه سايبر اللي بخاطري علاجك وين لك اتوقدي كره بابا سايبر دارو بردي دناسي باش قابله دري فرهادي براد بشيني فرهاد تصار خصمتي بيدك كره بريمت اخر نعم بو بيكاب سمعي صابر والشركه كشمان برد ايه غير وش كانت جنابتها بيكابنا حاجتنا دبخ على كل امن درون حافظ سابر تذكر دوا والله چۆن کردەوە ئومێدی برات لەگەر یەکی دیکە بە پیکاری خۆمان چووینە شتیان دزیە. معقولە ئومێدی برام زی بکە؟ وس لە ئومێدی مەپارڕێەوە ئەو خۆڕی هەر ئەو شتانەی لەبەرسەریە. ئومێد فەقیرە هەبێ و نەبێ ئەو برادەرەی ئەو ئیشەی پێ کردووە. هەر مەپرسە پەپولەیە. باشە ئێستا بەتمای چی بکەی؟ نازانم بابزانم ڕزگار چ دەکاتم. دەبە خۆت عیلاجێکی لێ بکە. عیلاجی چ بکەم؟ سما ئەمە ڕوون هەیە ئێستا تەلەفۆنە بۆ برادەرێکی بکەم برێم کوڕە خەزوورەکەم لەسەر دزی گیرایە. ئەلۆ ها ڕزگار ئەتووی؟ ئێ لە مەخفەرینە ئەوانش لە مەخفەری جیرانە. باشە ئەم واسمە شەریکەی ئەمانە توش خێرا زوورە شەریکەی باشە بەس لە بیر نەکەی دەی کاتێک خۆش خوافز. نبینی کوڕم نبینی هەرێمە خۆڵێتی بەسەریدا
باشە بابا ئەمە ئێستا چ بکەین عیلاج نازانم بکوڕ ڕووم هەڵگرم لەگەڕۆکی نازانم باش ئەمە لۆ نەچی قسەشی لەگە سابیری بکەین کورە کوڕم بە چ ڕۆکی بچمەکەن سابیری چی پێ برێن نازانم فەرهاد لۆ نەهاتەوە وەڵای کوڕم بە زۆرە تەلەفۆنەکەی بادەبا عەسر لێرە بێ ئەدیکە داکم چێوە چ بابا داکە چوو زەختی بگری لەکنەوە معاون تو بێگەڕەچێ زەختی هەستا لەدە سەرێمی برات تووشی ژانە سەرەکی بۆ حەزمانی نییە ئەم دەرم لۆ نەچمە مەرکە شۆتەی بابا بزانم هەرێمی چ پێ نایە دە تو جارە ڕاوەستا بزانین سابیر چ دەکاتەوە هەست لە باب چی دەکە سابیری نا کوڕم نا با فەرهادی برات بێتەوە بزان ستەک بیرەکمان لۆ دەکات دە باشە بابا مادەمە وەی لێ هات چێوە ئەمن دەڕۆمەوە سەرەکیان لێرە دەم لە دوایە دێمەوە باش کوڕم دەمەڕۆ لێرە پارەکنانە پێکەوە دەخۆی باب نا بابا نا ماری خۆمە هیچ فەرقی نییە بەس ئەم دەزانم ئێستا کە ژاریژم شەوەش بووە دەبی هەرچمەوە بکرێن باشە دە باشە بەخێرچی کوڕم بەخێرچی بەخێرچی بابی ڕبی خوایە زۆر بۆتان سانیە تو هیچ مشکلە نییە ئەو بەڕاستیتە چێ هەیە ئەوڕۆ مشتیلەی نەبی ئەوڕۆ ئەوەی مشتیلەی نەبی ئەو مردیانە نا ئەوانەی وا لە قەبرستانی بە ئیسراعیل لیان پاردێتەوە وەڵڵاهی وەم لە یاتە نییە برێن خۆزگەم بخۆیان کورە کاکە ئەمە لە وڵاتەش دەژین خۆ کەس حسابی زندیمان لە بۆ ناکە مەزموعە کەسێک ڕاست و سەبکەتینە ناوێت لە خۆیان فول بووینە باقیەکەی دیش هەر دەبی خەم و خەفەتی هەرمژی دەبڕوات هەبی ئەو ئاو هەوایە هەریشی دەمژین ئەویش بۆنی زوڵم و خەفەتی دێت لەو ژیانە ناخۆشی تێداینە بۆ من نارێ چ ژیانەکەمە تێداینە چانێ با بدوەزعی باشە ئەدی بەو خەرکەیس دەرەی لە سبەنی هەتا ئەوارە لەگە یەک پارۆنانی شەڕیتی تمچینە ئەمە زۆر لەزەتم لە پارەی بابم دیتی کاکە وەرە تەماشای ژیانی من بکە برسی لات لەگە داک و بابم لە خانی کرێکەتینا بابم زەڵدەری دایە لە مارەکەتیە داکم سبەنی هەتا ئەوارەنانی بەکرێ لۆ خەرچی دەکا بەڕاستی ناخۆشە ئەوجە هێشتا مایە ئەمن بەو گەنجیە تووشی نەخۆشی شەکرێ بوومە سبەینانی ئەواران دەبی دەرزی ئەنسۆلین لە خۆم لە کاسی بیەکم پێ ناکرێت هەرە تو نەخۆشنی کاکە ئەو ملەتە هەمووی نەخۆشە و کاسیش خۆی بە ساحێبی نازانێت فەرموو بەچ خۆم دروست کەم بەچ ژنی بینم بەچ خانی بەکرێ بگرم بەچ خۆم عیلاج کەم بەچ بابم عیلاج کەم ئەوە مشتری هەزاران گەنجی وەکی منە کاکە ئەدی ئەم لۆیە دەرم بڕۆ ئەم ئەو هەم معاناتەی دەبین برام ڕۆیشتن عیلاج نییە دەبی گۆڕان ڕوو بدە ئەو گۆڕانەیە تو دەرێ خەون و خەیارە ئەدی ڕوو لە چێ بکەین ئەی هاواش کوڕم فەرهاد ئەتو بە من نارێ لۆ هەندت پێچوو لەو سەفەرایی بابە بەدەست خۆم نەبوو وەڵڵا ئیشم هەبوو ئیش دەبا تاخیر ئیشەکە هەندەی دەویست هەوکە ئەوە بچی ئەوە بێ بە من بلێ عیلاج چییە ئەمە عیلازەکی لە هەرێمی بکەین کوڕم بابە پێشەوەی بێمێرە لەگە سابیر قسەم کرد کاک سابیر گوتی پێش مەغریبی لەگە با بتوان وەرن با عیلاجی لە مەوزوعەکەی بکەین باشەن بۆ بە چ چاوەڕۆکی دەچم هێچەکەی خانم ئەدی تەکبیر چییە هەر دەبی بچین جارێ با بچین بزانین ڕزگار لەگە کاک سابیر چیان کردەوە ڕزگاری محامی هەینی دەتوانین قسەشی لێ بکەین تخوا کوڕم ئەو جارێکە بەچی لە هەرێمی بخۆ داکت کۆرەبی بەخوای قەل لەو سدنە ئیدارە ناکە باشە باش دایە باشە وەڵڵاهی هەرێم ئەوە حیای بردین بە قورعان لە بەدری باب نەبایە هەنەم دێش نێزیک شەریکەشکەوی کوڕم ئەوی ڕۆی ئەو جارش خەمەچی لێ بخۆ بە خاتم باشە باش قەیناکە بابە مادەم وی لێ هات ئێوارێ سەفینش لەگەڵ خۆمان دەبین دەچین شتێکین کە سابین باشە جەنەبم ئاوە بەڕێی توی هیچ عیلاجێک نییە ئەوەی لەسەر من هەرسێکیان دەم محکەمەی ئەوراقەکان چۆ پێش حاکمی ئەو دەتانی بەڕیاری خۆی بێت باشانگۆ کەنجین ئەوراقەکان دەنێرنەکەن حاکمی لەو یەک دوو ڕۆژەی ئەوان هەرسێکیان لە پێم حەز دەبن هەتا حاکم بەڕیاری بدات باشە مادەم وەبی ئەمن دەچم کاک سابیری دەبینم بزانم دەرێت چی زۆر باش ئەمنیش ئێستا کتابەکە لۆ دەکەم با سایقەکە و کتابەکە بەرن دیارە هیچ گوناهی نییە و لە دزیەکە ڕۆژدانەوە باشە زۆر سوپاس دەکەم سوپاسی نا کاک باران با ڕزگار بێ ئەوزە قسەشی لێ دەکەین وەڵڵاهی کاک سابیر هەرێم ئەمەی شەرمەزار کرد لۆ ئومێدەفەندی ئەمەی شەرمەزار نەکردیا دارێکمان بەدەستی وەیە هەردوو سەری پیساییە نازانم چ بکەین با بزانین وەزعەکە بەرەو چێ دەڕوا ئەوزە قسەشی لێ دەکەین السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته فرموا عفوا دانش فرم بخير بإمام أستاذ بخير بكار زور ممنون سپاس دەکەم ها ڕزگار کاک سایر کاکە ئەوە دلێر و سیارەکەشمان بەردا بەرام گوتی دەچم سەرچ لە مارێ دەدەم با تۆ زەگەوانیش چەند ڕۆژە لە سزنە
دوای دێمەوە شەریکە سەرچیان لێدا ئەدی ئەوانی دی کاک ساویر کاکە ئەوە هەرسێک جیرانە احترافیشان لەسەر خۆیان کردیە کە دزەکەیان کردیە یا ڕەبی خوددایە زۆر شکر الحەمدولله باشەوانە دەبی مەسیریان کوبی کاکە زابتەکە گوتی نەتیجەی تاحقیقەکەی ئیشاڵڵا لە بۆ حاکمی دەنێرن ئەو بڕیاری لەسەر دەدا باشە دەبی وانە حکوم بدرێن حتمما ئەوانە احترافیان لەسەر خۆیان کردیە بەلایانی کەمێکی 5 ساڵ حکم دەخۆنەوانە باشە ئیلات چارە یەک چارە هەیە چییە برێ بزانم وە بکەین ئیفادەیان بگۆڕین ئەو چاوە دەکرێت ئەو بەڕاستە کاک ساویر هیچی تێ نەکرێ کاگرزگاریانی کو بەس کەیفی برێ بە تەنیا من ئەو ئیشەم کردیا دەبیتە کۆشتی وا دەبیتم کورە برام ئەوڕۆکە هەمووشت ئەوەیە دەبی ئەگەر ئەوهابی سەهلە کاک ساویر کاکە ئەتوش تەلەفۆنێکی لۆ برادەرام بکە باشکەم ئێ لە مەرکەزی تۆزێک شلیکە کاد ڕزگار ئەمە دەرێم ئەتوبرێ کەیفی ڕازبی ئیفادەی خۆی گۆڕی مامبارام کووناوی پارەکی باشی دەدەینێ و لەو سەریش مناسبەک ئافۆک شتێک دەیگرتە و بەردەوی ئەو کاگرزگار برای خۆم ئەو مۆزوعە زۆر خەتەرە کاکەوانە تاوانبار جەریمەیان کردیا ڕاستەیە کە چیان برای خۆمە بەس نابی کو دەبی ئەوها بربن کو دەبی لۆ نابی لە توابی ئەوەی تاوانبارە هەمووی لە سزنەیە هەوەتە پڕی سەجادەی تاوانبارە و دەسوڕێتەوە چیفەی سمێریشی دێ تواز لە سەفینی بینە با یەکسەر دەست پێ بکەین هیچ غەمن نەبی کاک ساویر سبێنی لێ بە خۆ دەکەوم ئیشاڵڵا بەیەک ڕۆژی کۆتایی پێدەین ئەمە نەو شۆ ماوعیدم لەگە یەکەشی هەیە قسەی لەگە دەکەم و زام چارە سەرەکی دەکەم بابا ئەمن لەگە ئەو مۆزوعی نیمە ئەو گۆشبەکەی خۆتانە چ دەکەم بکەن ئەوە من ڕۆیشتم خوا حافیز سەفی وازی لێبینە ئەوە سەری گەرمە واتێ سەفین بۆ چێ دەبینم لەوتەی هاتیوە ئاخان هەڵدەچێشی سێکو ئاخان هەڵە چێشم ئەوە وەزعەوە ژیانەمە تێدا دەژی لێلو چ بووە هێشتا دەرێت چ بووە ئەو ڕۆپارە هەموو شتەکە ژیان خانون ئیسانیەت هەمووی بە قوربانی پارەی کرایە قسانت چێ دەیکەی لە باتی مەمنونی سابیری بێ و هەرێمی برات بەردەدا چێ ئاخر مشکلەکە لێرە دەست پێ دەکا فەرموو مزریمە دزە بە پارەی لۆیان تەرتیب کردیەوە بەرەڵاکرا دیارە پێت خۆشە برات لە سزنی بڕزێتەوە بابا مۆزوع برای من نییە بەس ئەمن دەریم هەتا کەنجنێەوە بەزمەنە نامە بمینێ هەموو شتێک هەر بە پارەی حەل بکرێت خۆت ماندی مەکە ئەو شتانە بە تو چارەسەر ناکرێت دەزانم هەموو شتێک بە من چارەسەر ناکرێت دەزانم پەشی من لەو دنیای هەرغەم خواردنەوە ئەمە بازارە خەمەکی لە خۆمان بخۆین ئەو فەرهادی براشت هاتیۆ لە بەغدایلۆ نەچ سەرچی لێ بدەین نا ئەگە بژڕۆم بەتەنە دەڕۆمەتی دەگە خۆم ناوم جالۆ من نێم سێت و بەس بەچوات بە لێرگزی نەکردێ کەس بزانی قورمان بەسەری هێشتا شەڕی فەرهاد و لێرگزی شەرمایە یەکچلۆ قورمان بەسەری دیسانەی هاوار هێشتا پێی دەوێت بەلاشنی هەموو جرت و فرتەی بەغدایە لا حول ولا قوة إلا بالله يا ربي خواه زور شكر خۆت لە جێری مەدە بمرد بای باشتر بوو ژنت بەسەر من نەیاوە بابا ژنم نەهینایە والله ژنم نەهینایە والله بالله تلای نازەمە تو بەچ باوەڕ دەکەی قەت باوەڕ ناکەم بەلاشنیەوە هەموو سەفەرەی بەغدایە هەکە بەس بمزانی بە چێرە بنجێت و خوێندیا ئەمن بەخۆم دەزانم خوا بزانی هەمکە چەند مندارت لەو ژنەی دی هەیە کچێ بەسە نێرگز شێتم مەکە ئەی هاوار ئەمن شێت دەبم لە داخیت و قەت عیبت نەکرد کۆمەرە مندارەکە هەیە ژنتینە بڕۆ مارت لەو بەجێ بێرم سەبرم نەمەرە دەستێت و ئاما بڕۆ تە سیارەمایە لە گەرات زوو خۆت بگەینە بەغدایە بابا ماندی نەبی ئەمردێز بێ کوڕم ها خێر بە کوڕم لۆ ئازواتیەوە وەڵا ئەستاذە و هەرسپەنێ زوو ڕۆی گوتیان گۆش پاش 2 ساعت کرد دەکەی گەراج پاتکەن لۆ خێر بوو چ بوو کوڕەکەی خەرە کۆرێک گرت بوو بردیا خەستەخانە عەمەلیات ئێ باشە تو لێ لەگەری نەچووی وەڵا زۆرم پێگو گوتی مێت و پێویست ناکە کورە کوڕم کو پێویست ناکە ئەوە قسەیە دەیکەی بابا وەڵا پێم گۆ بەس گوتی پێویست ناکە ئەر هەموو کۆ دەچێ خەستەخانەی هەرچی پێویستی بۆی دەکەی باشە بابا بەسەر چاو جێر دە کوڕم ئەگەر خینی ویست بە خۆت دەیدێ باشە بابا بەسەر چاو بەڵام پێشی دەرێ لێ بام پێ نەکرا بێنێک و عەزیلی ببێ بابا ئۆستاذ هەر دەزانی وەزعیت بووە قابلێک لێت بکە کوڕم نایەومەر هەتا تاول و وەزعی تێ نەکەی تێگەیشتی ئەدی بابا لە نانی وڕانێت چ دەکەی چیرۆت حازرە خەمی من نەبی کوڕم ماری مامەدی زیران من پارە نانەکەم هەلو دێنێ دەستە تو زوو بڕۆ هەستە درەنگەدەی دەستە دەی خواحافیز بابا بەخێر خوا لەگەڵ ئەوها دەتەوێت لە مەکتەبێ واز بینم ئەدی چییە بەڕۆ لەگە فەرهاد برات لە شەریکە ئیش بکە کورە بابە دەبێم دەرزەکی باش بینم ئەو جاگە لەو جێیەکی وەربچین بەخوای جێلی لۆ جێلم پاشان وەچی ئەو عالەمەی دەچم لە کولێ دەخینم خودامان نەکول لێ شتاوە کرد دوایێ دادەمەزرێم بەچێ ئەو کولەی لێ دەچم ئەو دەزانی کوڕی باش هەردوو چاوم بەچەی دادەمەزرێ یعنی کوڕە یعنی چی و تەڕەماشی چی ئەو ماشەیە تو وەری دەگری بەشی قاتە گوی جۆتە پێراوەکی ناکە هەی غەشی مەرێ وەڵڵا ئەدی مادەم وایە ئەفەندی لۆ بەخۆ دەخینی ئەتو خۆت منە ڕێزی من ئەم مشرەی پارە و شتانم نییە بام بێک تەلەفۆن بە فەردە پارەی بەسدا دەباری
ئەو جا باشە پێم برێ بابەت مۆزەفەکەوەکە ئەو مۆزەفانەی دنیاە پێم نارێوەچەوە ها دەوڵەمەند بووە تو زۆر جێلی ها هەپسیارە قۆڕان چێ دەکەی باب زیرەکە و لێ دەزانی سەفینی براشم هەنچی بابەت خزمەتیە لە دایرەی ئەدیلۆوە تا ئێستەکرێتیە سەفینی برات بەستە زمانە و لێی نازانی بەڵام باب زیرەکە و لێ دەزانی بەس ئات پێنجشت قەت ئەی وەگرتیە بابیشت بەزەی دێلی گیانە مچینەنگۆ خۆچات تامەگردی بیتان 900 ساڵ کە بژێن ئەم خینم لۆ چییە بخینم و نەخینم بەس دەربچم کولە قانون و سۆگەرە ئەو وەز ئەشتاوا دەبی ئەتشتاوا دەبی حیاتم شیرن جێبدە من جارەکی دیکە نامەوێت چاوم بەو ئومێدە سەرسەریە بکەویتەوە چ لە مارێ چ لە شەریکەی دە باشە باش جا هەر بە چامان دادەوە چەندم پێگوتی با نەی بەمە شەریکەی بەگەلک نایێت جاگەرێت و دەست بەسەیدا بهێنابەوە ئاگار لێ بایە ئەویش ئەوهای ناکرد دەفەرمودەی بزانە قەرداریشم ناکەیەوە ئەشهەدو بالله قەتای منە السلام عليكم. عليك السلام. بابا شلوني؟ بخير بي. ولا چێ بووی؟ بەخوای سەرکم لە مامۆستای ئینگلیزیدا گوتم زانمەوە ئیدەشی لێ وەرناگرم لە بۆ دەرسە خصوصیەکەی. زۆر باشە. لە پارە و شتیوا قسووری مەکە. لەکنە من مهمەوەیە تو سەرکەوتو ناجح بی. ئەمە زۆر مەمنونم بابا. طبعا لە هەندێکان ڕژایە و لە هەندێکیشان حساب کتاب لە گۆڕەیە. دەی بادەوەسە ئاراسی بزانم من لە بەملیویش نانێک. بابا لێگەڕێ ئەوە ئەوڕۆ دڵی زۆر خۆشە. بە ئومێدی برای سەری زۆر بڵندە. وس بس باسی ئومێدی برام نەکەی ئەوە لەبەرەوەی چاوت پێ هەڵنایە بۆیە قسە نەدەکەی. هەستە کوڕم هەستە. ئەتۆ بڕۆ غرفەی خۆت. باشە بابا. ئەمن تێناگەم تو بۆ ئەوەندەش لەگەڵ ئەو کوڕە. کچێک و شن نەبم لەگەری ئەمن هەر ئەو تاقە کوڕەم هەیە بە قەدەرایی هەموو دنیایم خۆش دەوێت ئەگەر هەردوو چاویشم دەربینی هەر خۆشم دەوێت هەرمە پرسە بۆیە خەوت لێ ناکەوێ ئەم کە تو چت دەوێت هیچم ناوێ بڕۆ دەست بەسەر کوڕەکەت دامێنە وەس وەس یەک ساری تەواو ئەتۆ ئەمرت هەر خەرەتان حەملم هەیە کا پارەی دنیایت بۆ من سەرف کرد